سڵاوی خۆم و هاوکارانم پێشکەش بە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی. ئازیزان، بۆ تاوتوێکردنی ناڕەزایەتی دەربڕینەکانی کۆمەڵانی بەرینی خەڵکی ئێران و کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ئێران دژ بە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی وتوێژێکمان سازداوە لەگەڵ هاوڕێ عەبدوڵڵا ئازەربار ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە. داواتان لە یەکەین تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. هاوڕێ عەبدوڵڵا زۆر بەخێر بێن. سپاس بەوەی کە میوانداری ئێمەتان قبول کرد. زۆر سپاس بە خێراتنتان دەکەم. سڵاو و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی ڕۆژهەڵات تیڤی و سپاسیش بۆ ئەوە فەرموو لە خزمەتاندا. زۆر سپاس. هاوڕێ عەبدوڵڵا، هەروەک ئاگادارن زیاتر لە 130 شار لە شارەکانی ئێران و کوردستان بەشداری ئەم ناڕەزایەتیە دەربڕینە بوون. بەڕێستان چ فاکتەر گەلێک بووە هۆی دەربڕینی ئەم ناڕەزایەتیە بەرین و بڵاوە دژ بە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی؟ دروستە ئەم ناڕەزایەتیانە بەهانە و ستارتەکەی لە گرانکردنی بێنزینەوە دەستی پێکرد، بەڵام ئەوە تەنها بەهانەیەک بوو، چۆن ناڕەزایەتی لە ئێران لە دەمێک لەوە پێشەوە پەنجی خواردۆتەوە. وەزعی یابووری ئێران هەتا هاتووە خراپتر بووە لە دەهەکانی ڕابردوودا، کردی خزمەتگوزاری لە کارکەوتەوە بەرهەمهێنان لە کارکەوتەوە، وەزع و ژیانی خەڵکو و مەعیشەتی خەڵکو و چینەکانی خوارەوە بە تایبەتی تەواو لە ژێر فشار و فەقرێکی فراواندان. لە ساڵانی ڕابردووشدا ئێمە شاهیدیەوە بووین دوای شدەتگرتنی تەحریمەکان لەسەر ئێران وەوانە ناڕەزایەتیەکان وجودیان بووە لە بەفرامباری پێرارەکەوە. ئەم ناڕەزایەتیانە پەران سندۆ و هەتا هاتووە زۆرتر و زۆرتر بۆ ڕۆژێک ماڵباختەکان، بۆ ڕۆژێک کامیێنداران، بۆ ڕۆژێک مەعەلیمین، بۆ ڕۆژێک کرێکاران، بۆ دەراویشی گونابادی چین و توێژە جۆرا و جۆرەکان لێرە و لەوێ ئەم ناڕەزایەتیانان دەربڕیوە. ئەمە دروستە یەکدانە بەهانە بوو بۆ خەڵک گەیشتۆتە ئێرەی تر، گەیشتۆتە جێگایە کە تەحەمولی نەدەکرد. مەسەلەی گرانکردنی بێنزین هۆکار بوو، ئەو شەمعە بوو کە دیگە 99 دەرەجەی یەکەی وە کوڵ هێنا لە ڕاستیدا، گەیشت بۆ جێگایەکەی تر بە یەک جرەقەی چکۆلا دەیتوانی ئەو ئینفجارە دروست ببێ. ئەو چاشنیە بوو گرانبوونی بێنزین، دەنا بڵێ تەنها هۆکار بوو، تەنها هۆکار نەبوو لە ڕاستیدا. هاوڕێ عەبدوڵڵا، هەروە کە بینیمان ناڕەزایەتی دەربڕینەکانی چەند ڕۆژی ڕابردوو چەند جیاوازی هەبوو بە نسبەت ناڕەزایەتی دەربڕینهایە کە پێشووتر لە ئێران ڕوویدا بوو. بۆ نمونە هەم ڕێژەی بەشداری شارەکان و جەماوەری خەڵک یەکجار زۆرتر و بەرینتر بوو و هەم دروشمەکان زۆر ڕادیکاڵتر بوون و بە ڕاشکاوی مەشروعیەتی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیان بردەژێر پرسیارەوە. بەڕێستان هۆکارەکانی بۆ چ فاکتەر گەلێک ئەبیننەوە؟ مشەخەساتی ئەم بزوتنەوەی ئەم جارە لە چاو بزوتنەوەکانی پێشوو هەرە و جۆرە جەنابیشت باست کرد، تەفاوتایەکی تێدا دەبیندرێ. یەکێک لەو تەفاوتانەیە، یەکێک لەو مشەخەساتانەیە ئەم بزوتنەوەیە بەرینترە لە بزوتنەوەکانی پێشخۆی لە مقایسە لەگەڵ بزوتنەوەی بە فرامباری پێراروانە، هەم بە ڕێژە بەرینترە، هەم عەمیقترە، هەم فراوانترە، قوڵترە، چەندەها سفەتی ئاوای دەتوانی بدەیە پاڵ کە هەمویان واقعین دەرخوری خۆیەتی. لەلایەکەوە لەلایەکی دیکە بزوتنەوەیەکی دەستکەرەوە و دەوەستایەوە لە بەرابەری ڕژیمدا، بزوتنەوەیەکی متالباتی بەو معنایە نەبوو کە خاستێک مەترح بکە، خەڵک بێن و پلاکارتێک بەدەستەوە بگرن بڵێن قیمەتی بێنزین لە 3000ەوە بێتەوە 1000 بێتە ئەوەندە. تەقازایەکی لەو چەشنیان نەبوو، بەڵکە هەموو نێزام و مەشروعیەتی نێزامیانەوە جۆرەی بۆ خۆشت باست کرد دەبردە ژێر پرسیار. شعارەکانیان شعارهایەکی دژی دەسەڵات بوو، دەبێوم ڕژیمە بڕوە، کفایەتی نەماوە، ناتوانێت هیچ ئومێدێک بە ئیسلاحاتی تێدا نەبوو. لە بزوتنەوەکانی پێشوودا تۆ دەدی لە جەیەک دەنگی ئەڵڵاهو ئەکبەر، لە جێگایەک شتێکی دیکە، لە جێیەک متالباتێکی دیاریکرا و مەحدود بوو بە شعارێک یا بە سنفێکی دیاریکرا. بەشێکی ئێرە زۆر ئێوانەی هاتبوونە خەیابان ئەسەن ماشێنێن نەبوو، بێنزینی چی وشتی، ئەزان مەوزوعیەتەکە لەوەدا نەبوو. بۆیە ئەم بزوتنەوەیە دەتوانین ئاوای پێناسە بکەین، هەم وەسیعتر بوو، هەم عەمیقتر بوو، هەم ئاگاهتر بوو،
هەم بەرینتر و بەربڵاوتر بوو لەباری پێکاتەوە، هەمە گیرتر بوو و لە لایەکی دیکەوە دەستکەرەوەتر و ئاوانگارتر بوو، مقاومەتی دەکرد و دەوەستایەوە و لە لایەکی دیکەشەوە شعاری ڕووخانی ڕژیمی هەڵگرت بوو و داینابوو کە هیچ ئومێدێکی بە جمهوری ئیسلامی نەمابوو. من پێم وابێ لەم ڕووەوە فەرقێکی ئەساسی هەبوو. ئێمە چووینەتە قۆناغێکی دیکە لە پەیوەند لەگەڵ ئەم مبارزەیەدا، لە پەیوەند لەگەڵ ئەم ڕووداوانەدا بە خشونەت کێشانی لەلایەن جمهوری ئیسلامیەوە. ئەوە کارێکی کرد کە خوێنیش کەوتە بەینی خەڵک و حکوومەت. تازە ئەم نێوانە ئاوا بە ئاسانی ساڕێژ نابێتەوە. ڕەنگ بێوان ئێستا بتوانن بە زۆر و سەرکوت ئەمە دامرچێنەوە یا بۆ کاتی بتوانن هێوری کەنەوە، بەڵام هەرگیز ناتوانن قین و ڕقی پەنگ خواردووی خەڵکی ئێران و کوردستان و بە تایبەتی ئەو برینانەی کە لە جەستەی ئەم بزوتنەوەیان کردو ناتوانن ئاوا بە نرخێکی کەم لەسەر خۆیانی بگوزارێنن. زۆر سپاس. هەور عەبدوڵڵا، لە کۆتاییدا ئەگەر قسە و باسێک یان پەیامێکتان ڕوو بە کۆمەڵانی خەڵکەیە خۆشحاڵە بین گوێبیستی بین. سایتەکانی جمهوری ئیسلامی مێدیاکانی و هەتا تەحلیلگەرەکان و ئەو کەسانی وتاربێژی ئەوانن زۆر خەڵک بە تاوانبار دەزانن کە لەو بینەدا ئەوان خشونەتیان هێناوەتە پێشێ و گەیاندویانە بە جێگایە کە تند و تیژی بخۆڵقێ. لە لایەکی دیکەوە جمهوری ئیسلامی وەک هەمیشە دژمنێکی فەرزی داناوە و لە پشت سەری ئەوانەوە دەسیسە و ئەو نایەوێ قبولی بکاوە، نایهەوێ بڵێ خەڵک بەو خوداگایە گەشتون و جمهوری ئیسلامیان قبول نیە. دەستی عەرەبستانی سعودی و ئیسرائیل و ئەمریکا و گروهک و چێ و کۆمەڵە و دموکرات و هەموو خەڵک تێوەردەدا بۆەوەی ئەسڵی حەقیقەتەکە لێڵ بکە. بەڵام لە ڕاستیدا خەڵکی کوردستان و بە تایبەتی هێزە سیاسیەکانی ئەسڵەن لەسەرەوە مەسلحەتە نەبوون و نین کە ئەمە بە تند و تیژی و خشونەت بچێشتێ. لەبەر چی؟ نە لەبەر ڕعایەتی دڵی جمهوری ئیسلامی یا هەر شتێکی دیکە، چونەوە بە قازانجی بزوتنەوەکەنەوە. گەم بزوتنەوەیە مەودایەکی زۆرتری باە تا بتوانێت ماشێنی دەسەڵات لە ئێران لە کار بخە بە چۆکی دابێنێ زۆرتر نزیک دەبەوە لە خاستەکانی خۆی. بەڵام ئەگەر ئاواز و بەریەکەوتنی ئیجاد بێ دەبێتە جەنجێک و نهایەتەن لەو بەشەدا لایەکەی دیکە شکست دەدا. جمهوری ئیسلامی کە هێزی سەرکوتگەری هەیە و لەو بارەوە دەست ناپارێزێ، هیچ شتێکی دیکە وە سازمانی هەیە و سازمانی یافتەیە لە تێکەڵچوونێکی کتوپڕدا شانسی ئەوەی ئەو بەدەستەوە هاتپایە زۆرتر بوو. بۆیە نە بە لێکدانەوە نە لە مەسلحەتماندا، لە مەسلحەتی ئێمە و لە مەسلحەتی بزوتنەوە کەشدا نەبوو تا ئێمە هانیەوە بدەینوە هیچ کارێکی ئاوامان نەکردەوە. هەموو ئەنجێکە کە جمهوری ئیسلامی دەهوێ بەم بزوتنەوەیەوە بدا هەمووی پاساوێکە بۆ خۆی بیهێنێتەوە. دەنا ئێمە عاملی ئەسلی ئەم تند و تێژیانە بە جمهوری ئیسلامی دەزانین و هەموو ئەو خوێنانەی لە کوردستان و لە ئێران ڕژاون، هەموو خەسارەتانەی کەوتون لە ئەستۆی ئەو خەڵک دەگرێ و مجازاتی دەکا کە باسخاستیان دەکا سەبارەت بەم تند و تیژیانە. لە حاڵێکدا دەبێت خۆی محاکەمە بکردرێ. سازمانهای بین المللی، نەهادەهای نێودەوڵەتی دەوڵەتان دەبێت ئێران محکوم بکەن و سزای بدەن سەبارەت بەم تند و تیژیانەی نواندوێتی. زۆر سپاس هەور عەبدوڵڵا بۆی کە میوانداری ئێمە زۆر سپاس. بەخێر بێن سەرسەرم سەرچاو. بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست، سپاس بۆی کە لەگەڵمان بوون تا دیدارێکی دیکە ماڵاوە.